لە شاری کەرکووک هەڵمەتێکی یەک مانگە بۆ پاکردنەوە لەلایەن شارەوانی کەرکووک باوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکرد. هەڵمەتەکە لە ڕۆژی یەکشەمە 7 شوباتەوە دەستی پێکرد و تەواوی پێداویستیەکانی ئەو هەڵمەتە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دابین کراون. دوای ئەوەی کە ئێمە ڕامانگەیان کە بەغا بە هیچ شێوەیە هاوکاری کەرکووک ناکە، یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە وەکو چۆن خەمخۆری شاری کەرکووک و دەست پێشخەر بووە لە هەر هەڵمەتێک بۆ پاکردنەوە بێ ئەگە بۆ بابەتێکی تر بێ، هەستان بە ناردنی نزیکەی 55 ئالیات لە ئەمڕۆ دەست پێ ئەکەن گڵابە و شۆفڵ و هەموو بابەتەکانی تر بۆ ئەوەی بتوانن هەڵمەتێک ئەنجام بدەن بۆ پاکردنەوەی شاری کەرکووک. لە دوای ئەوە دێک کە تا ئێساکە شارەوانی کەرکووک بجێ پێویستی نییە بۆ ئەوەی بتوانێت تەنزیفی شار بکە و پاکردنەوەی شار بگرێتە ئەستەوەکو پێویست. ئەوەش تەسەورەکەین کراوە بەکارێکی سیاسی لە ناو 15 محافەزە تەنها محافەزەی کەرکووک بۆ جێی تەنزیفی لێکەم کراوەتەوە، بۆیە شارەوانی وەکو پێویست ناتوانێت پاکردنەوەی شار لە ئەستەوە بگرێ. یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە بەم کارەیەدا لە ئەمڕۆوە تا مانگێکی کە بەردەوامە بێ بۆ پاکردنەوەی شار. دەست پێشخەریەکە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ پاکردنەوەی شار و جوانکردنی شار بە ئومێدی ئەوەی کە نەتیجەیەکی باشی هەبێ و بە ئومێدی ئەوەی کە هەموو لایەنەکان و هەموو کەسەکان چاو لەم هەنگاوە بکەن و هەموو کەسێک لە شوێنی خۆیەوە هەنگاوێکی وا بنێت بۆ پاکردنەوەی شار. هاوڵاتیانی شارەکە بە گرنگیەوە دەڕوانەوە هەڵمەتە لە کاتێکدا بەهۆی نەبوونی بودجەوە شارەوانی کەرکووک توانای پاکردنەوەی کەرکووکی نییە. ڕاستی ئێمە زۆر خۆشحاڵین بەم ئیشەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی هەستاوە، مەمنونی یەکێتین. بەڕاستی یەکێتی خۆی بە خزمەتکاری خەڵکی کەرکووک ئەزانێ، ئێمەش هاوکاری یەکێتیە بین لەم شارە هەتا دوات لۆپی خوێنمان. دیارە ئەم خۆڵ و خاشاکە بە مەبەستش یعنی وایان لێ کردووە لەلایەنی وەزیری شارەوانیەوە پارەش سەرف ناکرێ بۆ شاری کەرکووک بۆ ئەوی بێزارکردنی خەڵک بێزار بێ لەم خۆڵ و خاشاکە بۆ ئەوەی کە ئەم خەڵکە بەڕاستی شارەکە چۆڵکە ئێمەش ئەم شارە چۆڵ ناکەین بۆی کەرکووچین. ئەمە ئیشی حکومەتە، چ حکومەتی هەرێم بێت چ حکومەتی ناوەند کە هەڵسێ بە پاکردنەوەی بە ڕاگەاندنی ئەم هەڵمەتە، بەڵام بە هەموو شێوەیە پیشگوێ خراوین ئێمەی هاوڵاتیانی کەرکووک و شارەکەمان و ئێمە دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین، هیوادارین حەزبەکانی تر و لایەنەکانی ترش چاو لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و کەمکردنەوەی بودجەی پاکردنەوەی کەرکووک لەلایەن وەزارەتی شارەوانی عێراقەوە کۆسپی بۆ پاکردنەوەی شارەکە دروست کردووە بۆ پڕکردنەوەی و بۆشاییە. یەکێتی باوکاری شارەوانی کەرکووک هەڵمەتێکی یەک مانگە بۆ پاکردنەوەی تەواوی گەڕەکانی کەرکووک لە خۆڵ و خاشاک ئەنجام دەدات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.